میوانێکی عزیز میوان مانەوەیش مامۆستا تەڵات تاهیر نووسەر مامۆستا بەخێر بێت. سپاس خۆشحاڵم مامۆستا لەگەڵ جەنابتانم. سەرەتا دەمێت لە نووسینەکانی خۆتەوە دەست پێ بکەم کە زۆر باس لەوە کرێن ڕێن سادە نووسین، بەڵام من ئەڵێم جوان نووسی، پاراو نووسی، ئەو نووسینەی کە هەموو کەسێ بتوانێت لی تێبگات. ئێوە بۆ ئەنووسن بەو شێوازە نووسینە، ینی مەسەن هەندێک جار لە شاعیرەکان یان ڕۆمان نووسەکان نووسەرەکانی تر وا نووسنە بێ شیکردنەوە بۆ نووسینەکە بکەیت تا لی تێبکەیت. بەڵام ئەوەی ئێوە نووسینێکە شێوازێکە کە هەموو کەسێ توانێت لی تێبکات. ئەمە بۆ ئەم با بڵێن سادە داڕشتنە، ئەم سادە نووسینە زیاتر لە عەبدوڵڵا گۆرانەوە دەستی پێ کرد. مامۆستا گۆران، مامۆستا عەبدوڵڵا گۆران هەموو ئەو ئاڵۆزیەی لە شعری کلاسیکدا هەبوو، لە چێشە، لە عەروزە، لە سەروایە سادەی کردەوە. بۆیە دەبینێت تا ئێستاش مامۆستا عەبدوڵڵا گۆران یەکێکە لە شاعری هەرە پایە بەرزەکانی ئێمە. لە دوای گۆران بەهۆی تەسەوری من بە تەسەوری من بەهۆی سانسۆر و چاودێری بەعەس لەسەر ڕۆژنامە کوردیەکان شاعرانی کورد ناچار بوون بەرەو سمبول بچن، بەرەو ڕەمز بچن، کەو بکاتە خیانەت، ئەسب بکاتە شۆڕش. ئیتر ئەمە لە بیدایەتەوە بۆ خۆشاردنەوە هات لەو چاودێرە لەو سانسۆرە چڕەی کە بەعەس دەیکرد، دواتر وردە وردە ئەمە دەقی گرت. وەی لێ هاتبوو بوو بە شێوازێکی نووسین، بوو بە شێوازێک کە ئەگەر شعر چەندی ئاڵۆز بێ ئەوە باشترە، چەندی سادە بێ ئەوە شعریەتی کەمترە. لە کاتێکدا ئێمە هەز دەکەین ئەوەی سادە دەدوێ زۆر ڕازگۆترە، یانی ئێستا سادەترین قسەی دایکە لە بەروی فێڵی تیانە. عادەتەن ئەو قسەی ئاڵۆز بێ فێڵی تایە. یعنی من بە نمونەیەک دەمێ، من ئەگەر مەسەلەن ئەو بۆین باخەی تۆ وەرگرم بڵێم بە یارمەتی بم دێتە سووری پێدەکەم و دەدەمەوە پێویست بە ئاڵۆزی ناکە، بەزەگە بموێ لێر ببام و لێر بفرێنم و نەدەمەوە هەزار شێر ڕێوی دێنمەوە. ئای کاکاشم ئەو قابلێ قوربانی تۆ قوربانی کاڕێز. ئەمە هاشم سەرازە ناوێکی گەورەی ئێمەیە، ڕەمزێکی گەورەی ئێمەیە، شاعری نوێگەر و نوێخواست. هەموو شتێکی قوڵ ڕوونە، یعنی ئێستا دەریای سپی ناوەڕاست 300 لۆری خۆڵی تێ بکە شێل و نابێ لێڵ نابێ لەبەری قوڵە، بەڵام ئاوی تەنێک ئاوا لێ بکە لێڵە بێ. هەر کەسێ بە ئاڵۆزی قسەی کرد بزانە فێڵ لێ دەکا، سیاسی بوو، ئەدیب بوو، شاعیر بوو، فیتەر بوو، دارتاژ بوو، هەر یەشێک بە ئاڵۆزی قسەی کرد ویستی تۆ تێنەگەی واتە فێڵێک لە پشتەوەی هەیە. ئەگەر ڕازگۆیە، ئەگەر بەهرەدارە دەبێت ئەو بەهرەیە هەمووان ببینن. پێشتر بەتایبەتی لە هەشتاکان مۆدیلی ئەوە بوو کە نابێت تەماتە فرۆش، نابێت فیتەر لە شعر بگا، وەکوەوەی فیتەر خەڵکی وڵاتە نەبێ، وەکوەوەی تەماتە فرۆش خەڵکی وڵاتە نەبێ. یعنی ئەم چینایەتی بینی خوێنەر و نووسەر من باوەڕم پێی نییە. من باوەڕم بۆ نییە نووسەر لە سەرێ بێ و خوێنەر لە خوارەوە بێ، نووسەر لەسەر مینبەر بێ و خوێنەر گوێگر بێ و ئەشەدووی بۆ بکە. من باوەڕم بە جەدەلێتێکەیە کە نووسەر یەکێک لە خوێنەرەکان، خوێنەریش یەکێکە لە نووسەرەکان. باشترین تێکست لە دنیاە ئەوەیە کە تۆ تێکستێکت خوێندەوە هەست بکەیی خۆتە بە زمانە سادەکەی فیتەرێک هەست بکەی خۆیت، نەک ئەتۆ بچێ یعنی تەسەوڕ دەکەی مەسەلەن من شاعرم دیوە گوتوێتی تۆ بۆ ئەوی دیوانەکەی من بخوێنیەوە دەبێ هەشت کتێب بخوێنیەوە. خوا بە جەلە جەلالەهو بە کەسی نەگوتووە هەشت کتێب بخوێنەوە جۆرە سە قورئان. باوەڕ دەکەی؟ یعنی خوێندنەوەی قورئان کە کەلامی خوایە کە پیرۆزەوەی خۆی بەس نەیگوتووە نابێ فەلاحەکان بخوێندنەوە. ئەم قسەیە لە هیچ حەدیثێک لە هیچ ئاەتەکە نایدۆزیەوە بڵێ دەبێ ئیلا مەلاکان قورئان بخوێنن، ئیلا عالمەکان قورئان بخوێنن، ئیلا ئەوانەی لە فقه و لە لوغە دەزانن. نەخێر، هی هەمووانە، هی هەمووانە و بۆ هەمووانە. ئەدەبیش دەبێ هی هەمووان بێ و بۆ هەمووان. مامۆستا من زۆر کات گوێ لە شارەکانی تۆ گرمانەی کە بەدەنگی خۆتیان خوێنیتەوە زۆرم حەزیانە بۆ پێی کە خۆت نووسیتە ئەزانی چۆن بیخوێنیتەوە، ئەزانی چۆن ئەدایکەی لەکوێ چی بڵێ. ئەوەی من هەستی پێکەم سەرجەمیانۆک و جێڕانەوەیەکن، ینی وێنەیەکت هێنێتە بەرچاو و هەم سادە نووسینەکەی خۆی باست کرد. ئەمە تا چەند وا لەوە کات هەم گوێگر زۆر بێت هەم خوێنەر زۆر بێت. مەسەلەن ڕووخانی پردی نێوان نووسەر و خوێنەری ئێمە لە ڕێگەی ئەوە هاتووە کە ئەم خوێنەرە هەست ناکەم ئەدەبەهی ئەوە، یعنی لە کورانە لە تەیراوەیە
مشکلی ئاوی هەیە مشکلی کارەبای هەیە تعینەوە پارەی پێ نییە بچێتە چایخانە شاعیرەکە دێ باسی پەپولە و تێ ناگەم لە تێداوە پەپولستەکەین یان باسی نەوەڕستەکەش ڕاگە من خۆم خەڵکی ئەو لێرنی بەڵام کە باسی و کۆڵانانەکەی هەڵێتە بەرچاوم زۆر کەمیش بینی و من یعنی مەسەلەن ئێستا یەکێک لە کورانی ئێمەوە لە منتیکاوەوە بە پیاسە دێتە ناو ژێر قەڵات ناو بازار سەدان مشکلە دەبینێ نووسەرەکە سەدان مشکلە دەبینێ گوڵ و گۆزار و پەپولە نییە ئەمەد لە کوێ هێنا ئەم ئاسمان و ڕسمان لە کوێ هێنا دەبێ ئەم ئەدەبا ببێتەوە ئەدەبی خەڵک خۆی تا بدۆزێتەوە نەبوونی متمانە ئێستا زۆر جاران نووسەرەکان دەڵێن خوێنەر نەماوە نەخێر من دەڵێن نووسەر نەماوە چونکە نووسەر مابێ خوێنەر هەمیشە هەیە یعنی دەتوانین بڵێن ئاڵۆز نووسین خوێنەری نێشت ئاساییە خۆ ئالۆزۆری نووسینی جۆرێکە لە هوەرێکە لە نووسین هوەرێکە چێشەم نییە بەڵام ئەم ئالۆزیە لە خزمەتی چیابێ ئایا بیرۆکەکە ئالۆزە ئایا ژیانەکە ئالۆزە یعنی بەرهەمی ئالۆزیێکی تر بێ یاری کە کرابێتە هوەر نەک خودی ئالۆزەکە ببێتە مەبەست خودی ئالۆزەکە ببێتە ئەوەی کە ببێتە پەیامی تۆ خودی ئالۆزیەکە نەبێ ئۆکەی وەرجێڕانی ئالۆزیەکە کە ناو خودی ژیانەکەدا هەیە سەرچاو بەڵام کێشەکە لەوەی دانی یانێت تو ئێستا یعنی پێویست ناکە 50 شتم بۆ تێکەڵاوکەی بۆ شلەیەکە بۆ دروستکەی کە نەزانم چییە نازانم بامی ئەسە کوولەکە لەسەر باین چیەمە ئاخە شتێکم دێ تامی هەبێ مانەوەی یانگەڕاندنەوەی متمانە بۆ خوێنەری ئێمە بەرامبەر بە نووسەرەکان ئەوەیە نووسەرەکان لە گەورەی و لە غروری خۆیان خۆش بن باوی ئەوە نەماوە نووسەر قسە بکا و خەڵک گوێ بگرێ یعنی لەبیر نەچێ مەسەلەن کاتی خۆی لە چلەکان قانع شاعر بوو ئەوان کە فەلاح بوون ئێستا کەس نەماوە ئەوە شاعیر بێ هەمووی بەشدارە کۆمنتەکە لایڤەکاتەوە قسە دەکا ڕەئی دەرەبڕێ خوێنەرەکە خۆی ئاگای لە شعرە دەبێت تێکڵاوێکە دروست بێتەوە ماوەسە کاتم زۆر کە ماوەڵام یەک پرسیاری دیکەمێ بەراوردێکم بۆ بکەیت لە شعری ڕابردوو لەم شعرە تازانی ئێستا بە تایبەت گەنجەکانمان هەندێک ئەڵێن شعر ئێستا شعر نین یان لەگەڵ ڕێزم بۆ گەنجەکان ئەمە قسەی منیە بەڵام قسەی بەشێک لە خوێنەران ئەڵێن قەت نابن بە شعرەکان لە ماوەی ڕابردووە ئەم گۆڕانە هەیە یان ئەمە چیەم هەست پێکردە مۆزوعەکە تام هەز دەکا لە یادەوەری لە شعرە کۆنەکان تام هەیە لەمەی گەنجەکانە تام نادا ڕاستیش ڕنگدانەوەی ئەو بێتامیە ئەو بێجەدوایی و یەسەیەکە ئەو گەنجاستی پێ دەکات ئەو گەنجە منطق نادۆزێتەوە لە ژیانی عائیلی کۆمەڵایەتی لە چزانم لە ژیانی ئابووری خۆی لە تەعینبوونی لە من گەنج هەبووە نامەی بۆ نووسدەڕێ مامۆستا من ئەندە زیاری معماری بە معقولە سەعات نۆ چاوەڕێی داکەم کە 1500 دارمدات هەیە بۆ پاری چایخانە ئێمە ئەم گەنجە کە دەنووسێ ئەم بێجەدوایی ئەسە دەنووسێتەوە وانە یعنی تەرجەمە و وەرجێڕانی ئەم واقعە بێتامەیە کە خۆی تێدا دەژی ڕێز مامۆستا تەڵعەت تاهیر نووسەر سپاس بۆ ئامادەبوونتان و خۆشحاڵ بۆ مامۆستا خێراتی زۆر سپاس